بەڕێزانم پاشان کەفن دەکرێت چاکتر وایە قوماشێکی سپی بێت. ابن عباس ڕزای خوای لێ بێت دەفەرمێت پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی البسوا من ثيابكم البياض فإنها خير ثيابكم. جلو پۆشاکی سپی لەبەرکەن چونکە چاکترین و خێرترین پۆشاکتانە. وكفنوا فيها موتاكم هروها مردوكانتانشی تێدا کەفن بکەن. وكفنوا فيها موتاكم لە هەموو ملک و سامانی دنیادا تەنها ئەو چەند مەترە قوماشەت بۆ دەمێنێتەوە، تەنها ئەو چەند مەترە قوماشە لەگەڵتدا دەخرێتە قەبرەوە. هەر چەند هەوڵ بدەیت و کۆی بکەیتەوە هەر ئەو کفنەیە. البسوا من ثيابكم البياض وكفنوا فيها موتاكم. بەڕێزانم پاداشتی ئەو کەسەی کەفنی دەکات گەورەیە لای خوای پەروەرگار. پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت ومن كفن ميتا كساه الله عز وجل من السندس واستبرق الجنة. ئەو کەسەی مردوویە کەفن بکات خوای پەروەرگار لە پۆشاکی بەهەشتی لەبەر دەکات. كساه الله عز وجل من السندس واستبرق الجنة لە پۆشاکی بەهەشتی لەبەر دەکات. پاشان دوو جار ئەو مردووە هەڵدەگرین، جاری یەکەم بەرەو مزگەوت یا ئەو شوێنەی نوێژی لەسەر دەکرێت و جاری دووەم بەرەو قەبرستان. و ئەو کەسەی شوێنی دەکەوێت هەر جارە و قیڕاتێ خێری بۆ دەنووسرێ. پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت من شهد الجنازة حتى يصلى عليها فله قيراط. ئەو کەسەی شوێنی جەنازە بکەوێت تا نوێژی لەسەر دەکرێت قيرات خيري بوهي. ومن شهدها حتى تدفن فله قيراطان. وأو كسيشويني جنازة بكويت تا دفن دكريت دخريت ناو قبروا دو قيراتي بوهي. أي قيراتان شيا دفرميت مثل الجبلين العظيمين وكدو شياي دو شاخي قوروايا أو باداشتا قوري بوهي أو بو بياوان. أما آفرتان بريزانم نهيان ليكرا وشويني جنازة بكون بەڵام ئەو نەهیە بۆ کەڕاهەتە و حرام نییە. چاکتر وایە شوێنی جەنازە نەکەون. ئافرەتان لەو کاتەدا زۆر جا سەبر و ئارام ناگرن، دەست بە هاوار و شیوەن دەکەن. بۆیە نەهیان لێکراوە کە شوێنی جەنازە بکەون. بەڕێزانم لە کاتی هەڵگرتنی جەنازە پێویستە خوشوعمان هەبێ، هات و هاوار نەکەین و دەنگمان بەرز نەکەینەوە بە ذکری خوای پەروەرگار لا إله إلا الله لا إله إلا الله. وارد بوا لا قيس كري عبادة ورحمتي خوالي بيد فرميت كان أصحاب رسول الله صلى الله عليه وسلم يكرهون رفع الصوت عند الجنائز. صحابي پیغمبر رضای خوایان لێبێت ڕقیان لا دەنگ بەرز کردنەوە بۆ لە کاتی جەنازەدا. لەو کاتەدا پێویستە بیر لە قیامەتت بکەیتەوە، بیر لەوە بکەیتەوە کە تۆش ڕۆژێک دێ وەک ئەو مردووە بەرەو قەبرستان دەتبەن. بۆیە دروست نییە دەنگ بەرز بکەیتەوە ئەگەر بە ذکری خوای پەروەرگارش بێت.